وێڕای بڵاوپێکردنی هێزێکی زۆری ئەمنی بە جلوبەرجی مەدەنی و سەربازی بۆ ڕێگریکردن لە ئەنجامدانی خۆپیشاندان لە شاری هەولێر، بەڵام بۆ ڕۆژی دووەم خۆپیشاندان لەو شارە بەردەوام بوو. ئەنجومەنی هەڵوەشاندنەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانیش جەخت لە بەردەوامی ناڕەزایەتیەکانیان دەکەنەوە تا ئەو کاتەی سیستەمی پاشەکەوتی موچە هەڵدەوەشێتەوە. 4 ساڵە مامۆستا و فەرمانبەران و خانەنشینان و موچەخۆران بەهۆی بڕیاری نایاسایی پاشەکەوتی موچە ژیانێکی سەخت دەگوزارێنن. سەرڕای دەیان گردبوونەوە و چالاکی مەدەنیانە لە شار و ناوچەکانی کوردستان بۆ نەهێشتنی ئەو ستەمی پاشەکەوتە کەچی حکومت لە ئاست ئەو ناڕەزایەتی ڕەوایەی خەڵک بێباک و هیچ هەنگاوێکی ئەرێنی و کردداری بۆ گێڕانەوەی موچەی تەواوی موچەخۆرانی ڕاستەقینە نەگرتە بەر. ئەوەی خەباتی مەدەنیمان بەرفراوانە، شەوەی خەباتی دیکەی مەدەنی دەگرینە بار، حتا لە بایکۆتکردنی ناوەندەکانی خوێندن، حتا لە مانگرتن لە خێمە هەڵدان لە نێو شەقامەکان، هەموو جۆرە شێوازێکی مەدەنی و شارستانیانە لە شاری هەولێردا دەگرینە بەر. بەداخەوە تاکە شاری هێزی ئەمنی کە تا ئێستا بە لۆژیک و بە عەقڵ کە مامەڵەمان لەگەڵ دەکەن هەمیشە تۆمەتی دەستی حزب دەدەنە پاڵ مامۆستایانی شەرەفمەند. مامۆستایان زۆر گەورەترن، دەستی حزب لەسەر شانیان بدرێ. مامۆستایان زۆر گەورن، خۆیان دەتوانن داکۆچی لە مافەڕەوەکانی خۆیان بکەن. خۆپیشاندانەکەی ڕۆژی دووەمیش بەدەر نەبوو لە گرژی و ئالۆزی. ژمارەیەک مامۆستا لەلایەن هێز ئەمنیەکانی شاری هەولێر بریندار کران و نزیکەی 10 خۆپیشاندەریش دەستگیر کران کە لە ناویان 4 ئەندامی لێژنەی باڵای هەڵوەشاندنەوەی سیستەمی پاشەکەوتی موچە بوونی هەیە. هاوکات ئارەز عەزیز پەیامنێری پەیام و متەلیب خۆشەوی وێنەگری کەناڵەکە لەلایەن هێز ئەمنیەکانەوە هێرشیان کرایە سەر و لێیاندرا و دەستگیر کران. ئێمە بە هەڕەشە و گوڕەشەی هێز ئەمنیەکان لە هەولێر کۆتایی بە خۆپیشاندانەکان ناهێنین، بەڵکو ئێمە موسیرتر دەبین و زیاتر گەرموگورتر دەبین. ئارامتان هەبێ مامۆسانی بەڕێز بۆ داکۆچیکردن لە مافەڕاوەکانی ئێوە بۆ جێڕانەوەی موچەخوراوەکانتان لە شاری هەولێر بەردەوام دەبین، فشار دەخێنە سەرلایانی پەیوەنددار و سەر حکوومەت تاوەکو چۆک بە حکوومەت دادەنێن بێ بگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم ستەمە زۆرم لێ یان ئەم سیستەمە زۆرم لێ بەسەر فەرمانبەران و مامۆستایانیدا سەپاندووە بە زووترین کات هەڵی بەشێنێتەوە. هەڵنەوەشاندنەوەی سیستەمی پاشەکەوتی موچە لەلایەن حکوومەتی هەرێمەوە تووڕێی فەرمانبەرانی گەیاندۆتە لووتکە تا ئەو ئاستەی داوای هەڵوەشاندنەوەی حکوومەت دەکەن و لێدان و دەستگیرکردن و زەبر و هێزی دەسەڵاتیش کاریگەری لەسەر چالاکیە مەدەنیەکانیان نەبووە، بەڵکو بە پێچەوانەوە فەرمانبەرانی گەرمتر کردووە لەسەر خۆپیشاندانەکانیان و بایکۆتکردنی دەوام. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.